لەگەڵ میوانەکەمانە باسی هەر بەرازیل و ئەرجنتین و ئەم بابەتانەیە ئەڵام حەقمانیە بەس بەرازیلەکان تۆ ڕاکەی ئێمە لێرە خۆمان تێگیاوە بۆ ئەمانە و ئەم شەویش هەموو دادوەرەکانمان ئەرجنتینین کڕیمان هەمووی بە سیاست دانراوە بۆی کە فەڕەنسا دەرکرێت فەڕەنسا بەر سەرەخەی ئینشاءڵڵا ئایتر چیتان بێ کردوتانە توانم گرنگ دەرەنجام لە وەرزش ئێوە یەکشت پێ بڵم یاریەکەش نەکە ئەرجنتین جامەکەتان بۆیان نەبەر دەرگای ماڵی کاکەمیسی بۆتاندانە فەرموەرە بیبە لەواچە بە زۆر ئەرجنتین بکە بە دۆڕابەست بۆی خۆی بمێنێتەوە ئەوەشەوە دکتۆر هاویر عەبدوڵڵا مامۆسای زانکۆ و مامۆسای لە کۆلێژی زانستە پەروەردەی وەرزش با بڵێ لەلامان میوانی زۆر بەخێر بێ باسی خولی هاویناکەین بە تایبەتی وەرزشەکان بۆ مناڵ چەند گرنگە دایک و باوک بتوانێ وەرزشی مناڵەکە با مناڵەکە خۆی دیاری بکات یان ئەگەر مناڵەکە نەشیتوانی ڕێچکێ بگرێت دایک و باوکەکە بزانن ئاستا ئەم تەوەرە بۆ ئەوەیە بۆی بزانن چۆن مناڵەکانیان بەنە پێشەوە بۆ ئەوەی وەرزشکەن بۆی لە ئایندەیە بەشکو یەکێک لە مناڵانە بچێتە مۆندیالەوە خۆ هەموو شتێک ڕێیتێچێ هەر مناڵی کوردنی ئێستا لە مۆندیال لا بژاردەی عێراقایە کرد دکتۆرکیان زۆر بەخێر زۆر سپاس تا دەستخۆشیتان لێ یەکەم لەگەڵ مۆندیالا چۆنی دکتۆر والله زۆر باش نەماوە من جمهوری بەرازیل هەرزوو ماڵاوە والله بەرازیل بەڕاستی وەکو تیپەکانی ساڵانی پێشوونە بوو یعنی بەڕاستیم چاوەڕێ ئەوم لێ کرد کە سەر نەکەوێت تایاری من هەموو کاتێکگەڵم ئێمە بەرازیلەکەی سەردەمی ڕۆناڵدۆ ڕۆبەرتۆ کارلۆس بۆ نەفەسەوە سێرمانەکە ئەوان تووشیان کردی بۆ سەیریان نەکرد دکتۆر خولی هاوینە چەند گرنگە بۆ مناڵ بەتایبەتی لە بواری وەرزشە با هەر نەیخێنە بواری وەرزش خولی هاوینە لەم کاتەیە زۆر گرنگە یەکەمیان خولیایەکە بۆ کاتێکی زۆر ئەتوانی ئەو مناڵە مەشغوڵ بکەیت کە دوورکەوێتەوە لە چەند شتێک کە هەرچی دایک و باوکێ ناڵێنە بەدەستی و کەویش ئایپاد و مۆبایل و تەلەڤیزیۆن و ئەم شتانەیە ئەمە یەکەم دوو هەم ئەگەر ملاحەزەکەین لەم ساڵانەی ئەخیر هەرچی مناڵمان هەیە تۆزێ بەخۆ و قەڵەو بووە بەهۆی کەمی جوڵەوە و کەمی کاتەرخانکردنە بۆ وەرزش ئەوەش هۆکارێکی زۆر گرنگە بەڵام خۆشبەختانە ئێستا خەڵکی با بڵێن شاری سلێمانی و کوردستان بەگشتی یعنی ئەوان لا دروست بوو کە مناڵەکان پێویستیان بە وەرزش هەیە پێویستیان بەوەی لەو قاڵبە دەرچێت بۆی ئەگەر ملاحەزە بکەیت چەندین ئەکادیمی کراوەتەوە چەندین مەدارس کراوەتەوە بۆ وەرزش جیاجیەکان و چەندین سەمەرکەم پەکرێتەوە کە شتێکی زۆر بەسوودە دایک و باوکەکان بە هەر حاڵێک لە حاڵەکان هەوڵەدەن بە تایبەتی فترەی هاوینەکە مناڵەکانیان بەرنە ئەو خولانەوە بەڵام من وەکو خۆم ئەڵێم تەنها هاوین بەس نییە بڕواتان هەبێت ڕاستە لەواشی هەندێک لە منداڵەکان کاتێ زۆر لە مەکتەب بن لە کاتی بە تایبەتی سە هەندێک مەکتەبی تایبەتێ سەعات 3 و 4 و هەیە 5 تەواوە بێت من لەگەڵ ئەوەیان دوای ئەوەش هەر وەرزشەکە بکات چەندین مناڵ ئەزانم ئەزانی چۆنە زۆر وتراوە جسم سليم في العقل السليم جسدي تندرس لعقلك تندرسه اگر تو خدمتي لشد نكي خدمتي مشكت ناكي واسطه هموش تك زور هر فيسيولوجي اگر تو بي ويس خين اكسجين روش بو مشك او كسكا زي اكتيف بيت زياتر ليكي كا او كارانا ناكات يعني شي زور گرنگا باشا دكتور چند گرنگا بەپێی حەز و خولیای ئەو منداڵی کاتە بۆ نەبینێریتە بەردەم خولە هاوینەکان زۆر کات منداڵ حەزی بە بوارێکە بەڵام دایک و باوکە کاڵێ نە حەزەکەم هاوینەکەی بم بابەتی ترەوە بەسەر بەرێ ئەگەر بتێ مناڵەکەت سەرکەوتوو بێ بە حەزی ئەو بێت ئەگە حەزی لەسەر نەبێ بەردەوام نابێ هەر ڕۆژی دێبیان نوێ کرد لێکرد هەر ڕۆژی دێت ئەڵێت ئەمە بۆ یعنی بە زۆرەی بێت تۆ بەڵام ئەگەر حەز و خولیای خۆی لەسەر بێت تحملی قورسیەکەیەکە تحملی ناخۆشیەکەیەکە لەوەرەی حەزی لێ ئەمجا ئەگەرێکی زۆر گرنگ هەیە لێرە کە سەرکەوتووە بێ هەوڵەیەت بۆی سەرکەوتوو بێ لەوەرەی حەزی لێ بەڵام ئەگەر بە زەختی دایک و باوک بڕوات بەو شێوازە نابێت بۆیە ئەبێت بەڕەئی من حەزی خۆی لەسەر بێ بۆی بەردەوام بێ بۆی سەرکەوتوو بێ سەب لە بەرازیل دەڵێن هەموو مناڵێک تر لە ئەو ڕۆژش بابەتێکمان هەبوو لە هەموو گەڕانەکان ساحەیەکەی و یاریگایەکەی و مناڵ بەس خەریکی تۆپی پێ بەڵێ
چکۆ وڵاتێکە تۆپی پیان هەیە بەڵێ بۆ ئێمەی کورت وایە یەک بوار هەیە کە بڵین بەس ئەو بوارەیان خۆشبەختین هەموو بوارەکانی وەرزش هەیە وەتوانین خۆمانتیا بنیانی حاڵی حاضر چونکە من لە ناو زۆنی وەرزشم بۆ هەموو یاریەک حاڵی حاضر ئەکادیمی هەیە وانە کەسانی شارەزا هەیە کەسانی دەرچووی پەروەردەی وەرزشە هەیە ماستەری هەیە دکتۆرای هەیە چونکە حەزە وەکو باسمان کرد چۆن بۆ مناڵەکە حەزە کە من خەڵکە ناسم ئیمکانێتی زۆر باشە و لە شوێنێکی زۆر باشە بۆ نمونە مامۆسایە لە زانکۆ بەڵام هاتوو چی کردو لە بەرەوەی حەزەتی ئەتو ئەکادیمیەکی داناوە بۆی ئەوەی وەریگرتووە بە زانستی ئەوەی خۆی بۆ نمونە بۆی نەکراوە یا کردوێتی حەزەکە مناڵانی تر پێ بگەێنێت بۆیە لە هەموو بارێک هەمانە خۆشبەختانە لە هەموو کوردستان و بە تایبەتی سلێمانی زۆر جیاوازە من ئەحسایەکت پێڵم چەند نمونەیەکت پێڵم زیاد لە 22 ئەکادیمی تۆپی پێمان هەیە بڕواتە بێ لە 500 بۆ 600 کارمەهینە خوێندکاریان هەیە زۆر ئاوە بەس لە کوردستان بەس لە سلێمانی ئەمە یەکەم 3 یا 4 ئەکادیمی تۆپی باسکەمان هەیە ڕاست 2 یا 3 ئەکادیمی تۆپی دەستمانی ئەمە یاری گشتەکان بڕواتە بێ ئێستا پێتەڵێم 10,000 یاریزانی هونەری بەرگری هەیە لەم سلێمانی ئەوە شتێکی زۆر مهمە یعنی من ڕاستە حەزەکەم بەلەو یاریەکەی خۆم بیبم بەڵام ئەوەی کە دێت بەرە و ئەو جۆرە ئەکادیمی و ئەو جۆرە با بڵێن قوتابخانە وەرزشیانە لە زۆر شت دوورەکەوێتەوە لە زۆر شت. دکتۆر ئێستا ئاستی وشیاری خێزانەکان لە چ ئاستێکا لە چاو ساڵانی ڕابردووە ڕەنگە لە ڕابردووە هەندێک خێزان هەبێ بڵێ حەز ناکەم مناڵەکەم لە بابەتێکی وەرزشیە هەموو هاوینەکەی لێکی بچێ با بچێتە فێری زمانێکی تر بێت ئەی ئێستا ئەم بابەتانە لە 100,000 گۆڕا یەکەم ئەزانێ ئەو مناڵەی چەنە سوودەی بینێت لە وەکو باسمان کرد لە بدایەتەوە لەو شتە ئەلکترۆنیان دوورەکەوێت. دووهەم دایک و باوکەکە ئەزانێت ئەم کوڕایە ئەم کچە ئەچێت ئێنەرجێکی باش سەرفەکە سوودێکی باش بەجەستەی ئەگات جاران زۆر من کاتێک خۆی یاریزان بم لە هەشتاکان یاریزانی ڕەفیقم هەبوو دایک و باوکین بەجی دایک و باوکە ئەتۆ بە یاری بەس ئیستەوانێ بەعکسەوە دایک و باوکەکە زۆرەکات بەس بۆی بڕوات وەرزشەکە بکات یعنی زۆر گۆڕاوە هەتا وشیارەکە دروست بووە زۆر دروست بووە ئەنجا بە تایبەتی سلێمانی تەبیعەتێکشی هەیە بۆ هەر یاریەک وەکو شارەکانی تر نییە کوڕان و کچانیشەکە لە شارەکانی تر زۆر بەدەگمان کچانە من نمونەیەکی زۆر بەسیتە بۆ هێنمەوە ئەمڕۆ ئێمە پاڵەوانتی عێراقمان هەیە باشە لە یاری کیک بۆکسین بۆ هەڵبژاردەی عێراق باش هەتا ئێستا شتیوانە بووە 23 کچ یاریەکە یعنی شتێکی زۆر جیاوازە 24 کچن یعنی نەبووە زۆر بەشی شاری سلێمانیە زۆربەی شارە کوردەکانە یعنی ئەوانە کە یاریەکەن هەولێر دهۆک سلێمانیە زیاترین یاریزان لە شاری سلێمانی کە شتێکی زۆر باشە ئەمانە ڕێگا ڕاستە بۆ کچەکان تۆزە ئاسانترە بەڵام ئەوان بە یاریەک دو یاریەچنە هەڵبژاردەی عێراق ئەتوانن تەمسیلی عێراق بکەن کە بەرزترین لیڤڵە لە وڵاتەکە یارە بەرگریەکان ببورلانە یارە بەرگریەکان واتە خواستی لەسەر ئێستا تۆ بخۆت زۆر تەسەوڕ ناکەی با من تۆزێ با بڵێن بەلای یاریەکەی خۆم لاوەم هەنێ نمونەت بۆ هێنمەوە ئەم یاریە لەوە چێت دایک و باوکێک بڵێت من مناڵەکەم عەزیەت تێگات با ئەم یاریە نەکەم بۆ دڕەندای بێ بۆ فێری شەڕخین بەڵام ئەوانەی کە ئەم یاریە خەڵک زانیاری لەسەر نیە یەکەم هیچ یاریەک لە دنیای بە قەد یاری هونەری بەرگری کێشدا نابەزێنێ ئەمە یەکەم 1 سەعات بەلای کەم و 800 کەلۆری 1 سەعات لە کیک بۆکسین یا کاراتی یان کۆنفۆ یا هەر یاریەکی هونەری بەرگری ئەمە یەکەم. دووهەم بەتایبەت بە کچان و خوشکان بڕواتان هەبێت یەک متمانە دروستەکا بەخۆی یعنی تەسەوڕ ناکەی من چەند ساڵە ڕاهێنەرم کچێتە لام بۆ هایان لێ دێت یعنی لەخۆیان ناترسم بچنە شوێنێکی تر لەخۆیان ناترسم بڕۆن ئەوە کوڕواکە هەرچەند ئیسا الحەمدوللا خەڵکەکە زۆر وشارە لەو شتانە زۆر بە دووری بەڵام ئەو متمانە بوونە زۆر مهمە. من کاتی خۆی پرۆگرامێکم تەقدیمی منەظەمەیە کرد ناوی پیسان سپۆرتە ئەم ئافرەتانەی کە لە سووریا و لە عێراق ئەوان لە دەست داعشڕایان کرد کە تەقدیمم کرد وتم ئەمانە پێویستیان بە
ئەوەی فێری سێلف دیفەنس بن دیفاع عن النفس یەکسەر وتیان چەند تەجهیزاتێ بۆ تەنەرین یەکسەر وەهان لێکردین کە لەوێەوە خەبیریان هێنا لێرە بەس ڕاهێنانیان پێ بکات. بێت دکتۆر ئەو شتانە بەکار بێتەوە ینی ماوەیەک بیرمایانوت هەندێک جوڵەی بۆ کاراتی و بابەت هەیە ئەو یاریزانە وابەستەی سوێنێکی وەرزشی ئەکرێتەوە کە ئەمانە لە دەرەوە بەرامبەر بە خەڵکی سیڤیلیتل بەکار نەهێنێتەوە ئەکرێمانە ژواب من بۆ حاڵەتە نەخواز مەوزوع حاڵەت نێتە بەرامبەر دێ بووکوژێ ئەوە سۆبی هیچ بۆ ناکرێت هیچ بۆ ناکرێت بەڕاستی بەرامبەر چەک و دەماچە و چەخۆ زەحمەتە با من یعنی ڕاشکاوانە باسێ و خاڵە بکەم بەڵام وەکو وتم لە ڕووی جەستەیەوە تۆ خۆت هەتا ئافرەتەکە خۆی لە کوڕەکە بەکەمتر نازانێت بێگومان تێگەی ئەوە زۆر مهمە ئێمە عادەتەن ئافرەت لە مشتەمە ئێمە تۆزێک یعنی بەچەو ساوەترە زانیە بە شێوازێکی تر بەڵام کە تۆ ئەو متمانێت لا دروست کرد زۆر جیاوازە بەنسبەت ئەوەی کە نازانم بەرەنگەر بوونەوەی پیاوان ڕاستە تەسەوڕ ناکەم بتوانێت وەکو کوڕێک شار لەگەڵ هینێ بکات بەڵام خۆ هەر ئەتوانێت دیفاع لە خۆی ڕاستی جا دکتۆر من دیقەتی ئەوانە ماوە کە لە یاریەکانی هونەرە بەرگریەکانە بۆ نمونە گرنگی بەم بوارە ئێن لە ڕۆ پەروەردەیەکەشەوە ئەمانە بەڕاستی زۆر کەسانێکی هێمن و لەسەر خۆم بەوە نییە لە هونەرە بەرگریەکانە بچوزانم لە بابەتە شەڕانگێزیەکانە ئەمان پرۆفیشناڵم بەڵام من دیقەتم ماون زۆر هێمن و لەسەر من جوابی کاگاریم بەتەواسی نییە با من یەک نمونە تۆ ئەڵێ ئەم سوێنی خواردوو کە شەڕ نەکە نەخێر شتێکی ترە لە مەوزوعەکە یەکەم ئەمەنە شەڕی کردووە لە هۆڵەکە تااقەتی نەماوە بڕواتە بێ خۆم خۆم بیرم نایە شەڕم کردبێ دوو هەم سێرەکەی لە کەسێکی ئاسایی حادەتری چکە خاڵی بوویتەوە زۆر ئەوە هەرچی ئینەرجی و شەڕ و بێتاقەتی و بڕواتە بێت تاکە ئیسراحەتی دەرونیم ئەو وەختی ئەو ساعت و ساعت و نیوەیە کە یاریەکەم لێژ مەجالت نییە بیرکەیتەوە یعنی تۆ لە ڕووی منتڵیەوە لە ڕووی مێشکەوە سەرکی بەتاڵ بوویتەوە هادە بوویتەوە بۆی ئەو کەسانە تۆزە هادەترن دوو هەم زۆر جا ئەیبینیت ئەڵێ بوو من ئەمە بکەم یا بۆ عەزێتی بم بڕواتە بێ ئەوەیە بەڵام ئەو بڵێ سوێندە خوراوە یان جارانیان کەوی هێ لە نازان چەند کەس نییە ئەو شتانێکی ڕاست نییە کابرا خۆی تااقەتی نەماوە شەڕەکانی کردووە لە ناوەڵەکانە باشە هێنان کردو ئەمە نەمان ئەزێت گەیشتووە لوتم چوار جاشکاوە ئەمانم تەقیوە ئەوم تەقیوە قاتم سێ چوارجا ئەمەلیات کراوە بڕوات هەبێ ئەو هاش باشە بۆ بتۆڵەکانە بێ واتە ئازار ببین باشە کاتە دکتۆر چەندە گرنگە ئەم جۆرە وەرزشانەی تر هەر جۆرێکی وەرزش بێت لە تەمەنێکی مناڵیەوە بۆ ئەم مناڵە دەستی پێ بکات لە دوجارە کەسێکی زۆر پرۆفیشناڵی خود وەرزشەوانێکی پرۆفیشناڵی لێ دەچێت یەکەم شت بچین سەر تەفاسیل ڕاهێنەرەکە ئەزانێت ئایا ئەمە وەکو بە ئینگلیزیڵەن تایلەندەیە خۆی بە وراسی شتێکی تایە بیدۆزێتەوە چۆن استثماری بکات بۆ ئەوی بیبابەرەوە یاریزانێکی باش و پرۆفیشناڵ و ئەمانە دوو هەم شت یەکەم خاڵ باسمان کرد حەز و خولای مناڵەکە حەز و خولای مناڵەکە بەردەوام بێت و بچێتە دڵی هەر ئەبێت بە ئەو کەسێک کە خۆی ئەوێت یعنی بەڕاستی زۆر گرنگە کە بۆی ئەڵێم کە حەزی لێ بوو چەند نێزەخی لێکە مشکلەی نییە ئەکرێ کەسی گەورەیە ئێستا بێت کێک بۆکسنگکە کەسی گەورە بەڵێ ڕەنگە باوکێک پێی خۆش بێ لەگەڵ مناڵەکەی ئابێت زۆرمان هەیە هەمە لەگەڵ کوڕەکەیت هەیە 50 ساڵە 55 ساڵە 6 ساڵە اینجا گروپێک هەیە لە بۆبزانام لە باخی گشتی ڕاهێنانەکەن هەمووی سەر و 6 ساڵن وەڵای حەزەکەی سێریان بکەیت ئەوەنە بە جددی و بە جوانی ڕاهێنانەکەن ینی زۆر هەر خۆم زۆر جاچم سێریانەکەم نەک ڕاهێنێت لەوە چێر نەشم ناسن بەڵام هینە بۆ جەستە وەکو وتم ئەگە بینە سەر بابەتی وەرزشیەکەی واز لە شەڕانگێزیەکەی بێنە زۆر کەسێ ئێستا هەموو جیمەگیسا کیک بۆکسین و کۆمفۆ و کارەتی ئەمانەی تایە بۆکو وتمان ئەمە 800 کەلۆری وستێنی لە ساعاتێکە شتێکی زۆر عەزیمە ئیتر لە ڕووی جەستەیەوە زۆر سوود دەگەێنێ بە هەموو کەس بۆ من خەڵکم هێسی 7 کیلۆم پێداگرتووە ئیتر بەڕاستی یاریێکی زۆر باشە و بەسوودە بۆ خەڵک
دەسەکان خۆش دکتۆر هاویر عەبدوڵڵا مامۆستای زانکۆ لە کۆلێژی پەروەردەی ورزش زۆر سپاس بەزانێنەکانی تۆ هاندەر ببووی دایکان و باوکان مناڵەکانیان بنێنە بەر وەرزشکردن تەنها هاوینیش نەبێ بە قسەکەی چەند بەڵێ بەدڵنیایی دەستان خۆش بێ